هەموو شاری سلێمانی دڵنیاکەمەوە کە تیمەکانی تەندروستی فڕۆکەخانە 24 کاتژمێر لە خزمەتی ئەوانە و لە خزمەتی ئەو گەشتیارانایە چەند ڕێکارێکی تایبەتمان گرتوۆتە بەر لە فڕۆکەخانە بۆ ئەوەی زوو بە زووترین کات دەستنیشانی ئەو حاڵەتانە بکەین و هەروەها ئەگەر هەر حاڵەتێکی شەبێ بتوانین بە کەمترین شێوە بەرکەوتەی هەبێ لەگەڵ کارمەندانە تا کارنتینی پێویستی بۆکرێ لە سەرەتاوە ئێمە هەموو گەشتێک چەند کەس بن ماسکی پێویستیان بۆ نێرین کە هەر هەمان بە ماسکەوە دابەزن بۆ یەگەر هەر کەسێک هەر حاڵەتێکی هەبێ تەنها بۆ خۆیەتی زیاتر بە هیچ شێوەیەک بڵاو نابێتەوە یا بەرامبەرەکەی یا تەنیشتەکەی نەیگرێ و هەروها کەدا ئابەزن کامێرای حراری تایبەت دانراوە ئەو کامێرە حراریانە زۆر حساسن هەر کەسێک تای هەبێ ئەتوانێت بیدۆزێتەوە بە ئاسانترین شێوەی مەتوانین جێکێنەوە لە 22/2020ەوە کە بەپی بەیانی ژمارە 6 دەرچووە سەر جەمگەشتە ئاسمانەکان بۆ کۆماری ئیسلامی ئێران ڕاگیراوە و ئەوەی هەیە بەداخەوە چەند هەواڵێکی چاواشەکاری بوو کە بڵاو کرایەوە سەرەرایەوە فڕۆکەخانە بەڕاستی لە هەوڵ و هیمەتی بەردەوامە دەست پێشخەری یەکەم بوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لە دەست پێشخەری بەڕێز بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانە بۆ دروستکردنی کەرەنتینە لە ناو فڕۆکەخانەیە کە لە هیچ شوێنێکی کوردستان و عێراقیشە ئەو دەست پێشخەریە نەکرابوو بەڵام فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بە پەرۆشەوە بۆ تەندروستی هاوڵاتیان و شارەکە هەستا بە دابینکردنی بینایەکی تایبەت بۆ کەرەنتینەکردنی ئەو گەشتیارانەی کێن دەست بەجێ پێش دابەزینی فڕۆکەکە هەر پێش دابەزینی فڕۆکە و گەشتنی کە گەشتیارەکان بۆ ناو فڕۆکەخانە سەرجەم تیمەکان حازرە و لەگەڵکردنەوەی دەرگای فڕۆکەکە ماچی تایبەتیان بۆ نێرێ وەکە داژە بەزن بە پشکنینی حراری پشکنینیان بۆکرێ و پزیشک و کارمەندانەکان ئامادەن بۆ یەگەر هەر حاڵەتێک بزانن پلێ گەرمێکەی بەرزە ڕێکاری تەندروستی پێویستی بۆ بکەن هیچ هاوڵاتیەکی دەرەشی باوڵێن کە ئەگەر عراقی نەبێ وەرناژیرێتەوە ئەگەر هەیبێ ئەگەر نەیبێ ئەو هاوڵاتیانە داخڵ ناکرێت بەتایبەتی وڵاتانی کەم حاڵەتی تایە بە هیچ شێوەیەک لە فڕۆکەکە دانا بەزەنرێ و یەکسەر دیپۆرتەکرێتەوە گەڕنێتەوە بۆ شوێنی خۆی ئەو هاوڵاتیانشی کە عێراقینیان کوردن کەێنەوە شارەکەی خۆمان پاشەوەی ڕێکارانیان بۆکرێ ئەگەر لە وڵاتانە هاتبێتنەوە ئەوێ برێتە کەرەنتینە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ئەو گەشتانی کە ئێستا ئەنجامەدرێ هێڵی ئاسمانی قەتەری و فلای دوبەی و چەند گەشتێکی تری هێڵی ئاسمانی عێراقی بۆ دەرەچی نەک بۆ ناخۆیی چونکە بەپێی بەیانێکی تری حکوومەت هێرێمی کوردستان سەرجەم گەشتە ئاسمانەکانی ناوخۆ لەگەڵ فڕۆکەخانەکانی تری عێراقدا ڕاگیراوە.